لە کاتێکدا کە سوپای عێراق بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی بەردەوامە لە ئۆپەراسیۆنی ئازادکردنەوەی خۆرئاوای مووسڵ، ڕەوشی مرۆیی مووسڵ تا دێ خراپتر دەبێت. شەڕی داعش لە مووسڵ و ئەو وێرانکاریانی کە ڕوبەڕووی ئەو شارە بۆتەوە، ڕەوشی هاوڵاتیانی مەدەنی شارەکەی زۆر دژوار کردووە. بەشێک لە دانیشتوانی شارەکە کە ئاوارەی شارۆچکەی حەمام عەلیلی باشووری مووسڵ بوون، ئاماژە بۆ ئەوە دەکەن کە دانیشتوانی مووسڵ لە ڕەوشێکی زۆر خراپدان و دووچاری برسێتی و تینوێتی بوون و ژنان و منداڵانی شارەکە کە لە ناوچەکانی ژێردەستی داعشدان ناچارن بۆ ئەوەی لە برسان نەمرن گژ و گیا بخۆن. ئاسەواری وێرانکاری بە تەواوەتی بە شارۆچکەی حەمام عەلی لەوە دیارە کە مانگی نۆڤەمبەری ساڵی ڕابردوو ئازاد کرایەوە. شارۆچکەکە بە جۆرێک گوێران بووە کە هیچ بینایەکی شارەکە نەماوە کە ئاسەواری شەڕی پێوە نەبێت. تا ئێستاش ڕۆژانە دەنگی تەقینەوە بردومان لە شارۆچکەکە دەبیسرێت. ناوبەناو ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن، نەخۆش و برینداران لە مووسڵەوە دەگەێنە نەخۆشخانەیەکی شارۆچکەکە. جاسم محەممەد کە شوفێری ئۆتۆمبیلێکی فریاکەوتنە لە دەستگای ڕوبەڕووبوونەوەی تیرۆری عێراق، خۆی و هاوڕێکانی ڕۆژانە چارەسەری ئەو بریندارانە دەکەن کە لە مووسڵەوە دەگەێنرێنە نەخۆشخانەکە. بەشێک لەو بریندارانە لە نەخۆشخانەکە چارەسەر وەردەگرن و بەشێکی تریشیان لەلایەن تیمەکانی مانگی سوورەوە چارەسەریان بۆ دەکرێت. ئەو ئۆتۆمبیلانی فریاکەوتن کە نەخۆش لە مووسڵەوە بۆ حەمام عەلیل دەگوێزنەوە، ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ ئەوەی ژیانی کەسێکی تر لە مردن ڕزگار بکەن، هەندێک جار لەلایەن تیرۆریستانی داعشەوە تاقییان لێ دەکرێت. نەخۆش و بریندارانی شەڕی داعش بەیەکەوە لەو نەخۆشخانەی حەمام عەلیل چارەسەر وەردەگرن کە لە پێداویستیە سەرەتاییە پزیشکیەکان بێبەشە. قسەی عادل محەممەد کە هاوڵاتێکی مەدەنیە و بەهۆی شەڕی مووسڵەوە بریندار بووە، لەباری ڕەوشی ئەو هاوڵاتێ مەدەنیانی کە لە ناو مووسڵدا گیریان خواردۆ دەڵێت زۆرێک لە دانیشتوانی مووسڵ دەیانوێت هەڵبێن لە دەستی داعش، بەڵام ئەوە کارێکی ئاسان نییە. لەبەر ئەوەی ئەگەر بتەوێت هەڵبێت تیرۆریستانی داعش شوێنت دەکەون. تەنانەت ئەگەر بشتوانی هەڵبێت، تۆ خێزان و کەسوکارت هەیە کە دەبێت خەمیان بخۆیت. لەبەر ئەوە ئەگەر بڕۆین داعش منداڵ و کەسوکارەکەت دەکوژێت. ئەو هاوڵاتیانی کە توانیوانە لە ناوچەکانی ژێردەستی داعش لە مووسڵ خۆیان ڕزگار بکەن، ئاماژە بۆ ئەوە دەکەن کە هاوڵاتیانی مەدەنی ناو مووسڵ لە یەک کاتدا قوربانی دەستی داعش و هێزەکانی سوپای عێراقیشن، لەبەرەوەی زۆر جار بە هەڵە لەلایەن هێزەکانی سوپاوە دەکرێنە ئامانج. ڕۆژی 4 ئەم مانگە لە بردومانێکدا لە خۆرئاوای مووسڵ دایان هاوڵاتی مەدەنی کوژران. بردومانەکە قوتابخانەیەکی شارەکەی کردە ئامانج. سوپای عێراق ئەو قوتابخانەی وەک کارگەیەکی دروستکردنی بۆم دەستنیشان کردبوو، بەو هۆیشەوە بردومان کرا. بردومانەکە کوژرانی دایان هاوڵاتی مەدەنی لێکەوتەوە و دواتریش حکوومەتی عێراق دانی نا بۆ بردومانەدا.